ژماری ئاوەرەکانی نیشتەجێی کەرکووک گەیشتە زیاتر لە 500,000 کەس لەسەر زیادبوونی ژماری ئاوەرەکان و هاوکاری نەکردنی ئیداری پارێزگاکە و گەڕانەوەی ئاوەرەکان بۆ شوێنی خۆیان بڕیارە ڕۆژی دووشەممەی داهاتوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە دانیشتنی پەرلەمانی عێراقدا بەشداری بکات. پارێزگاری کەرکووک لە کاتی کردنەوەی دووەم کەمدا بۆ ئاوەرەکان ڕخنەی لە دەسەڵاتدارانی بەغدا گرت و ڕایگەاند. بەغدا تا ئێستا 8 ملیار دیناری لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە وەک هاوکاری بۆ ئاوەرەکان ناردووە. وتیشی شەرمە حکوومەتی ناوەند بڵێت هاوکاری ئاوەرەکانی نیشتەجێی کەرکووکی کردووە و پێشی وابوو کە بەغدا لە هاوکاریکردنی ئاوەرەکاندا کەم تەرخەم بووە. ئێمە داوا لە حکوومەتی فیدراڵ ئەکەینکەوە بەڕاستی چاوێک لە کەرکووک بخشێنێت چونکە بە هیچ شێوەیەک یارمەتی کەرکووک نەدراوە لە ڕووی هاوکاریکردنی ئاوارەکان. هەر بۆ زانینتان جارێکی تریش ئێڵێمەوە کەرکووک بە 9 ملیۆن زیاتر ئاوارە تا ئێستا 8 ملیار دیناری لە وەزارەتی کۆچ و کۆچبەران وەرگرتووە لەمە زیاتری وەرنەگرتووە. هەر شەرمە بۆ حکوومەتی بەغا بڵێ من یارمەتی ئاوارە ئەدەم و منەت بەسەر خەڵکی کەرکووک بکە. هەرچەندە لە ڕابردوودا ئیدارە و ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆک بوون لەسەر ئەوەی ئاوارەکان بگەڕێنەوە شوێنی خۆیان چونکە پێیان وابوو لە ڕووی ئەمنیەوە کاریگەری خراپیان بۆ سەر شارەکە هەبووە. بەڵام بەوتەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا ئێستا بەغدا هەوڵی جددی نەداوە بۆ گەڕانەوەی ئاوارەکان. بڕێریشە ڕۆژی دووشەمە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراقدا ئامادە بن بۆ گفتوگۆکردن لەسەر گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان. ئێمە سبەینێ لە ئەنجومەی نوێنەرانی عێراق دانشین بۆ استراتیجیەتی گەڕانەوەی ئاوارەکان کە لە هەموو شارەکانی عێراق کەربەلاو کەرکووک و ئەندێشۆنی تر هەن بە داواکەین حکوومەتی ئیتیحادی لەگەڵەوەی کە کەم تەرخەمە کە هاوکاری ئەم شارانە بکە بۆ وەرگرتنی ئەو هەموو خەڵکە بتوانێت پەلە بکە لە گەڕانەوەیان چووکە هەرچیەک دابینکەین بۆ نازەح ناتوانێت لە مستەوایەکی هەوڵاتێکی ئاسایی ژیانی خۆی باتە سەر. سەرەڕای زۆری ژمارەی ئاوارەکانی نیشتەجێی کەرکووک تەنها 2 کەمپ لە شارەکەدا دروست کراوە. کێکێکیان توانای جێکردنەوەی 1000 خێزان و ئەوی تریشیان توانای جێکردنەوەی 1680 خێزانی هەیە و لە ئێستاشدا ئامادە نین بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. جگەلەوەش ڕۆژانە پەیتا هاوڵاتیانی عەرەب لە قەزای حەویجە و گوندەکانی دەوروبەریەوە لە ڕێگەی جیاجیاوە دێنە شارەکەوە. لیژنەی ئەمنیش بەردەوام باز لەوە دەکات هاتنیە و ئاوارانە بووەتە کێشە و مەترسی ئەویان لێ دەکرێت چەکدارانی داعش خۆیان خزاند بێتە نێو ئاوارەکانەوە. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.